وەڵا تەبعەن زۆرم پێ عاجواتیە بەڕاستی، چکە پێم درۆیە، پێم خیانەتە، پێم غەدرێکی گەورەیە لە نەخۆشەکانە کرد. تخوا مەحقولە فەحسێکی هەبێ لەبەرەوەی دڵی نەخۆشەکە ئازار نەدرێت، سەرەتانێتی پێوە نۆڵە هەڵامەتە. طبعا خۆ وای پێ ناڵێن سەرەتان بێ بڵێن هەڵامەتە بەم فارقە گەورەیە نا، بەڵام فەرقی چێت خوا لیمفەکانی گەڵاندەکانی نەخۆشی پنکریاسی هەیە مەسەرەن نەخۆشیەکی هێت تۆ پێی بڵێن نا ئەوەت نییە، ئەوە تۆزێک مەعیدەت ئازاری هەیە ئەم حەبا ناتوانانی بەکاربێت. ئەم حەبانەش دیسان پنکریاسەکەی وێرانترکە. آخر چ غەدرێکی گەورەیە لە وڵاتە بێ سەحەبەیە کرد. پارەکەی تۆش حرام بووە پێی، چکە تۆش بەشداری لەو گوناحەیە، لەو خیانەتەیە، لەو غەدرەیە. پارەکەشتی ئەو کەسابەتەی ئەو فترێ کردوتە پێت حرامە. هی هەموو کەسابەتەکەت ناڵێم، هی ئەو درۆکردانی کە مەسەڵەن لەو کاتێک کردوتە، هی ئەو معاملەیە کردوتە. بۆیە پێویستە ئەو خێر و خێراتانەی لێ دەرکێتەوە تا ئەو پارە حرامە دەرکێتە تاوکو بتوانی. و ئەگەر لە ئیشەکەشت مایتەوە لە دە مختبەری تریش دەرتکەن تۆ مەسڕ بە لەسەر ئەی وڵاتە چۆن ڕاستە بێتەوە. ئێ باش ئەمە ئەوروپای چۆن ڕاست بووە هەم خیانەتانان هەمووە بۆ کوێمە ئەی چۆن ڕازبوونەوە مستەقیم نێست. چۆنێکە لە مختبەر ئێستا ئیژەکە بە زەمیری خۆی ئیژەکە نەک مراقبەی قانون. مراقبەی قانونیشی لەسەرە، بەڵام زەمیری خۆیەتی چۆنە شێ چۆن ئەکرێ ئینسانی مستەقیم مسلمان جارە لە هەموو کەسێ مستەقیمتر بێ. تەسەور کە من جارێک لێرە لە نەرویج بلیتم بڕی ڕۆشتم بە وڵاتانی ئەوروپا، هاوینانە گەڕام، پارەی بلیتەکەم دابوو، دوو بلیتم ئەبووە وەربگرن، یەکیان بلیتی قیتارەکەی سەفەرەکەیشیان بلیتی کورسیەکەیە. بەڵام من بلیتی کورسەکەم هەڵگرت و وامزانی هەردووچێتی بەدەستمەوە المهم ڕۆشتم و من نەمزانی تر وەمزانی بلیتەکەم پێ. بۆ سبەی نێژبوو سەفەرەکەم یەکەم قیتارە ڕۆشتم، یەکەم قیتار ڕۆشتمە ئەو شوێنە و مەمەڕی کە قیتارەکەی لێ ئەوەستێ. پێشەوەی سەرکەومە سەرەیەکی هاواری کرد هەلوو هەلوو هەلووش دیارە لە وڵاتانە بۆ بانکردنە. منم یعنی باشم نزانی لەگەڵ منێتی، وەڵام ئاوڕمدایەوە بۆ لای کابرا ئیشارەتی بۆ من کردوتی بوەستق خەریب قاچێکم خەمە ناو قیتارەکە. دوای هادووتی ببوورەوە دوێنێ ئەم بلیتەکەت لەبیر چوو بوو فەرم. آخر چی وای کرد ئەم کابرا سەرڕاستە ئەم بلیتە بۆ من بێنێت. سەیری کرد یعنی من بلیتەکەمە فەوتێ و غەرامەش وەرەگرم ئەگەر بچمە قیتارەکە و بزانم بلیتم پێ. ئێمە فەتیشەکەش کە سەیرەکەت ئەڵێت تۆ بلیتی کورسەکەت پێکاکەەوە چەند کڕۆنێگەکە. باشە ئەم ئینسانە مستەقیمە بۆچی لێرە دروستە بێ، بۆچی لە کوردستان مسلمانەکەشە وا دروست نابێ؟ بۆ بەخوا برا باوەڕتان بە قیامەت زەعیفە، برا بەخوا ویژدانتان ڕزیوە، کورە برا لە ترسی دنیاتان ئەڵێن نەقلەبین و دەرمانەکەن و نان نابێ بیرخۆین، فێری هەموو جۆرە خیانەتێکە بن. کاکە مستەقیم پەروەردە ببن، جابا دەرتکەن لێ تۆ بڕات بە ڕەزاقی خوا نییە. یەخۆ نامری لە برسا برا من نەمبیستۆ بەخوا نەمبیستۆ لە کوردستانە یەکێ لەسەر لە وەزیفە دەری بکەن و دوای مردوێ لە برسا لەو کۆڵانە کەوتوێ. کەس وای لێ نایە برا مجتەمەعی ئەفریقایی بەڕەحم لە ناو یەکترە، خۆی کوردستانی وای لێ ناتوە. خاستەن ئەم ساڵ بە فەزڵی خوای گەورە خێرخواز و چاکەکاران زۆرتر بوون، خەڵک زیاتر گەڕابوو بۆ دین و دینداری زۆر زۆر بەداخەوە. من پێم وایە پارەکەت حرامە، هەم درۆت کردو هەم خیانەتت کردووە، هەم کارە ساعتت بۆ نەخۆشەکەش خۆڵقاندو. ئێمە چوزانین جاوا گەربێت و ئەو نەخۆشە بمرێ بە نەتیجەی ئەو درۆیە لەو فەحسەیە. ئەمانەی بەشدار بوون تیا لە دکتۆرەکە و لەوەی کەوتێتی فەحسەکە بگۆڕە و لە تۆش هەمووتانە بێ خوێنی بدەنەوە کات وا نەزانی شتێکی بچووک و کەمت کردو.